ئەو خۆراکانەی کە پێویستە بۆ ئەوەی کە ڕۆژوان بیخوات لە پاشێواندا چییە؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی ئێوە دەسەکانتان خۆش بێ بۆ ئەو گرنگدانە و پیرۆزبایی مانجە ڕەمەزان و داوا لە خوای گەورە دەکەم کە ڕۆژی هەموو لایەکی قبول بکە. بەتەکید باسی خۆراک لە ڕەمەزان گرنگی تایبەتری هەیە وەک ئەوەی لە کاتەکانی دیکە. لە پارشێوان جیاوازەوەکو لە بەربانگ لە پارشێوان خەڵکوا یعنی وا تەسەوەڕ دەکات کە دەبێت خۆراکێکی زۆر بخواتاوەکو زەمانێکی زیاتر بمێنێتەوە بۆ ئەوەی تەویزی ئەو بابرێندابڕانەی بکات لە خواردن کە لە نێوەڕۆیانە، بەڵام ئەو بۆچونیشی یەکجار هەڵەیە بە هیچ شێوەیەک تەویزکردن نییە لە خواردن. کەواتە هیچ کەسێک هەوڵی زۆر خواردن نەدا، هیچ جۆرە خواردنێک، کەواتە هەوڵی زۆر خواردن مەدە بۆ هیچ جۆرە خواردنێک، ئەوە زۆر گرنگە. خواردنەکانی دیکە ئەگەر هیچ گرفتێکت نییە، کەسێکی تەندروست و ساغڵەمی، یعنی نەگرفتی نەخۆشت هەیە، نەگرفتی چێشت هەیە، وەکو من ئاسا من هیچ ئەلحەمدوللا گرفتێکم نییە، نەگرفتی چێشم هەیە، نەگرفتی تەندروستیم هەیە، ئێوە شەروا بن پشت بەخوای گەورە. هەموو خواردنێک دەتوانم بە بەڵانسی بە هاوتەریوی بە تەوازنی بخۆم، بەڵام بڕێکی کەم بۆ هەر نەخۆشێکیش کە هەبێ یان بۆ ئەوانەی کە ڕێجێم دەکەن دەیانێت چێشاندا بزێنن، خواردنێکی دیاریکراوتر هەیە بۆ ئەو کاتانە. بە شێوەیەکی گشتی پێکاتەکانی خۆراک بریتە لە شەکر، لە چەوری، لە پرۆتین لەگەڵ خوێی کانزایەکان. ئەوانە بە تەوازی تەبان شەکر لەکوێدا هەیە؟ لە شەکر خۆی، لە برنج، لە ئارد. لە برنج لە ئارد لە دانەوەڵەکان ئەوە شەکر لەوێدا هەیە. ڕۆندیارە چەوری لەکوێدا هەیە؟ لە ڕۆن و زەیت و ماست و شیر و بەرهەمەکانی کەرە و ئەوانە ئەوە ڕۆنی تێدایە، لەگەڵ هێلکەش و هەندێکی لە ڕۆن تێدایە، ڕۆنیش بەرهەمەکەی دیارە، لەگەڵ چەرەزەکان کە زەیتەکانی تێدایە. و پرۆتینیش سەرچاوی سەرەکی پرۆتین گۆشتە، دوای گۆشتیش پاقلەمەنیەکانە. هەندێک خواردنی وەکو بڕۆکلی دەوڵەمەندن بە لەگە پاقلا، دەوڵەمەندن بە پرۆتین. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەوە پێکاتەکانی خۆراکن. ئەگەر لە من بەپرسی وە هیچ گرفتێکت نییە، کەمێک لە ینی خواردنێکی کەم جا ئەو خواردنە بە سەوز و میوەی بە بەردەوامی تێدابی، سەوزەکان خاس، کەلەرم و کەرەمیانی و هەروەها خەیار گرنگە لە ناو خۆراکەکانت، هەبی لەگەڵ تەماتە ئەوانە گرنگن هەبن وەکو سەوزە. میوەکان ئێستا دەتوانانی ئیسفادە لە سێو بکەی بە شێوەیەکی گشتی. ئێستا شوتیش یانی شفتیش هەندێک هەیە دەتوانین چەند پارچێکشتەوە بخۆی، زێدەتر پێویست ناکەوە یا هەر میوەیەکی دیکە کە بەدەست دەکەوی. دەتوانی ئیسفادە لە شیر و بەرهەمەکانی، یعنی پەنیر و ماست و ئەوانە تۆزێکی لەوە ئیسفادە لێ بکەیت. ئەوە لە پارشە و لەگە هێلکەش دەتوانانی هێلکەش ئیسفادە لێ بکەیت. ئەگەر دیسان تەندروست باشی پەتاتەش هەر باشە. هیوادارم بە هەموو جۆرە لە جۆرەکان نان کەم بکەنەوە، نان و سەمون و هەویرەمەندەکان کەم بکەن لە خۆراک و بڕی خۆراکەکەش کەم بێ. باشە لە بەربانگاندا بە تایبەتی ڕۆژوان زۆر باز لەوە دەکەن کە لە دواوەی کە بەربانگەکەنەوە فتارەکەنەوە نانیان بۆ ناخورێت یان بڕێکی زۆر کەمیان بۆ بکرێتەوە هۆکاری چی؟ بەڵێ ئاساییە لەبەر ئەوەی ڕێخۆڵۆکەکان ڕادەی مژین و سستی تێکەوتویە، یعنی مژینیشی کەم بووە سستیشی تێکەوتیە. دەتوانم بڵێم نەبووە هۆی وشک هەڵاتنەوە، چونکە ئەگەر وشک هەڵاتن زۆری دێ بۆ وشک بوونەوە، بەڵام سست بووە. ئێستا تۆ کە خواردن دەخۆی بە تایبەتی ئەوانەی کە هەڵە دەکەن، ینی بڕێکی زۆر خۆراک دوای ئەوە یەکسەر ڕۆژوو دەشکێنن، بڕێکی زۆر خۆراک دەنێردە ناو گەدەیان، دەتوانم برم جۆرە وەکو تەشەنووجێک وەکو ترسانێک ڕێخەڵۆک دەترسێ و تەشەنووز دەکا ئەو خۆراکە تووشی وە زۆریش ینی دەخوا. لە بۆچی زۆر دەخوا؟ لەبەر پێویستی بە هەموو زۆرە خۆراکەکان هێتە نوێ دەکا، لە هەموو خۆراکەکان زۆر دەخوا، وای لێ دەکا ئەو سیستێ و ئەو تەمبەڵی توش دەکا کە تووشی دەبێت. کەواتە پێویست ناکە هەرە پازبی، پێویست ناکە ینی مشاوش مەبە، ڕاستە برسی، ڕاستە تێنووی، بەڵام ئارام بگرە. ئێستا وەکو دەڵێ دەرگا کراوە ڕۆژوو شکاندرا بەربانگ بوو. تۆزێک لە ئەگەر ڕجێمت نیە دووسان دووبارە دەکەمەوە. ئەگەر ئێستا لەو کەسانەی کە کیتۆ دەکەی ناتوانانی بە تەکید شیرینی بخۆی، بەڵام ئەگەر کیتۆ ناکەی دەتوانانی بە شیرینیەک بە شۆربایەک کەم ئەویش بکەم دەست پێ بکەین. ئێستا ڕۆژۆکەت شکاند عەجەلە مەکە، ئاو زۆر مەخۆرەوە، شەربەت و ماستا و شەربەتە ئامادەکراوەکان و شیرینی ئامادەکراوەکان مەخۆ، بەتاتەن مەیخۆ، بڕێکی کەمی ئاو، بڕێکی کەمی ماستا و ئەگەر شەربەتێکی سروشتیت هەیە بڕێکی کەم، تۆزێک ئیسراحەت کە بەلای کەم چارێگە سەعاتێک چاوەڕوان کە دوای ئەوە چارێگە سەعاتێک تا 20 دقیقە تا ئەو کوڕی خەڵۆک دەست بە
مفتەڕبوونەوە بکە و هەروە پێکاتەکانی خۆراک و ئاو بچێتە ناو خوێن جۆرێک لە تێربوون لە جسم هەست پێ بکەیت بۆی ئەو چاوبرسێتی کە تووشت بووە بۆی برسێتی و بەهۆی تێنێتی ئەو چاوبرسێتێت نەمینی لەش پێکاتە خۆراکەکانی بۆ بگەڕێتەوە ئێستا دوای ئەوەی کە چارەگێک 20 دقەی تێپەڕی دەتوانانی ژەمە خۆراکەکەت ئەویش دیسە دووبارە دەکەمەوە تکایە هەرچی دەخۆی گرفتمان نی ئێمە مادام تەندروستی ئینشاڵڵا تەندروستیش بی بەڵام بەڕەکەی کەم بخۆ. باشە سەبارەت بەو خواردنەوانە بە تایبەتی شەربەتەکان کەوانەی لە بازاڕدا دەفرۆشرێن قسەتان سێ لەسەروانە ئەوەی کە ڕۆژوانەی خواست و ئێواران بە تایبەتی دوای فتارکردنەوە ئێمە نابینە بەعسی ڕزقی کەس ئەوانش کە سابەت دەکەم بەڵام ڕجایە ئەو شەربەتانە تەنها شەکر و لێموندزی و هەندێک بۆن و تامی ئامادەکراوە هیچ یعنی ئەگەر بش لێ سروشتێ بۆ خۆ سروشتی دروست ناکەی ئەوەی کە حەزت لێ سروشتێ هەنارە مێوژە سوزانم ئێستا ماشەڵڵا هەموو شتێک زۆرە ئەگەر لەو نەوعانەی کە گرنگی پێدەدەی وەگە دەڵێی فەقیریشم ئەوە بە 1000 دینارە باوەڕ کە تۆ بە 1000 دینار دەتوانانی شەربەتێکی سروشتی ئامادەکەی لە پرتەقاڵ و لە لیمۆ هەر ئەو شەربەتێک کە خۆت ئامادەی دەکەی دەتوانی بەو 1000 دینارێک کە ئەو شەربەتی پێدەکڕی لە لیمۆ ینی حامز لەگەڵ پرتەقاڵ بیگوشی هەندێکشی ئاوتێکی ئەو شەربەتە ئامادەکراوی پێ دروستکەی کەواتە ڕزاتان لێ دەکەم دوور بکەونەوە لەو شەربەتە ئامادەکراوانە کە دەتوانم بڵێم لە زیان زیاتر سوودیان بۆ تەندروستی لەش نییە. يعني دەبێ ئینسان خوای گەورە فەرمێ وەلا تولقوا بأيديكم إلى التهلكة مادام دکتۆرێک بڕیاری بۆدان مادام نەخۆشەکەی دکتۆرەکە وتی کە زیان دەگەینێ بە نەخۆشەکەی خدای گەورە ڕخسەتی داوە کە دەتوانێت پێ نەبێ لەگەڵ ئەوەش دەبێ بگەڕێتەوە بۆ لای دکتۆری پسپۆر و مامۆستای ئاینی شارەزا ئەگەر خوا نەخواستە بە هۆی ڕۆژوەکەی تەندروستی یعنی زیان بگەینێ والله أعلى وأعلم پێویستەکە کە بە ڕۆژوو نەبێ ئەزرەکەشی شەڵا خوای گەورە دەیداتەوە لە کاتێکی دیکە کە تەندروستەکەی باش بوو بە ڕۆژوو دەبێ و ئەگەر هات و خوا نەخواستە تەندروستەکەشی باش نەبوو خوای گەورە دەفەرمێ من يعني إن الله يريد بكم اليسر ولا يريد بكم العسر خوای گەورە ئاسانکاری بۆ ئەوە دەوێت زەحمەتکاری ناوێ و لا يكلف الله نفسا إلا وسعها خدا بەقەت توانە ئینسانەکان وەکو دەڵێ ئەرکەکانی داناون لە کاتێکیش کە تۆ ئەگەر تەندروستەکەشت باش نەبوو بە غێر ڕەمەزانیش خوای گەورە دایناوە کە تۆ دەتوانی فیدیە پارێکی کەمیشە یاخود خواردنێکی کەمە بەرامبەر ئەو ڕۆژوە بدەیە فەقیرێکی مستحق بۆی ئەزرەکە دەستکەوێت ئێمە مادام بە دوای ئەزردا دەگەڕێن خوای گەورە ئەزری بە جۆرەها داناوە کەواتە مەرز نییە ئیلا ئەزرەکە بەو شێوازە بێ ڕەنگە ئەزرەکەی تۆ بە شێوازێکی دیکە بێ خوای گەورە مبتەلای کردووی بە نەخۆشیێک بۆیە خوای گەورە لە شوێنێکی تر ئەزرەکە و پاداشتەکە دەداتەوە.